کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی دووەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە. بە تێپەڕبوونی 2 ساڵ لە دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینە، جێگەی هیچ چەشنە گومانێک نەماوە کە ئەم بزوتنەوەیەکی بەرین و شێلگیری مێژووی هاوچەرخی ئێرانە کە نەتەنیا بناغەکانی دەسەڵات بەڵکو کۆمەڵێک لە نەریتی دواکەوتووی کۆمەڵایەتی فەرهەنگی و تا ڕادەیەکیش ئابووری خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە. ئەم بزوتنەوەیە ئەگەر چی لە ناو چینێکی دیاریکراوی کۆمەلگادا ڕیشەی دانەکوتاوە و لە ژێر کاریگەری هەژمونێکی گوتار و ئایدۆلۆژیایەکی دیاریکراودا نییە و هەروەها خاوەنی ڕێبەریەکی یەکگرتوونیە، بەڵام داینەمۆی گۆڕانکاریە و ئامانجی ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران و گۆڕانی دابوو نەریتە کۆمەڵایەتیەکانە. ئەم بزوتنەوەیە داینەمۆی گۆڕانکاریە بەو مانایە کە بۆ یەکەم جار لە مێژووی ئێراندا توانی ژمارەیەکی بەرچاوی خەڵک لە دەوری گوتارێکی پێشکەوتن خوازانە کە لە جیهاندا دەنگی دایەوە بە ناسنامەیەکی سربەخۆ و هەروەها بەشداری سەرەکی ژنان و گەنجان کۆبکاتەوە. ئەگەرچی ڕژیم تا ئێستا لە توانایدا بووە کە پاشەکشە بکات بەم بزوتنەوەیە لەسەر شەقام و بەشێکی بەرچاوی ڕێبەران و چالاکانی مەیدانی زیندان و ئیعدام بکات، بۆ ئەوەی بەر بە گەشەی زیاتری ئەم بزوتنەوەیە و هەرچی زیاتر ڕادیکاڵ بوونەوەی لەناو کۆمەلگادا بگرێت و بەرتەسکی بکاتەوە، بەڵام ئەم پێشگرتنە کاتیە و بە مانای شکستی ئەم بزوتنەوەیە و کوژانەوەی مۆمی تەمەنی نەبووە و نییە. بوونی ناڕەزایەتی بەرین لە هەموو شێوازەکانیدا هەروەک ناڕەزایەتی خەڵک، کرێکاران، ژنان، خوێندکاران، مامۆستایان و هیتر کە ڕۆژانە ئێمە هەواڵەکانی دەبیستین، نەتەنیا بەردەوامی ئەم بزوتنەوەیە لە دەورەی پاشەکشەدا نیشان دەدات، بەڵکو هێمای جێگیربوونی بناغەکانی درێژخایەنترین بزوتنەوەی کۆمەڵایەتی مێژووی ئێرانە کە کاریگەریە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەستەمە بسڕدرێتەوە. ئەم بزوتنەوەیە نەک بە خواستی خۆی بەڵکو بە زەبری سەرکوت و هێزی داپلۆسێنەر بە ناچار لەسەر شەقام پاشەکشەی کرد. ئەم پاشەکشەیە بە پێی باڵانسی هێزی هەنووکەیی و بوونی هێزی سەرکوتگەر بە زیانی بزوتنەوەکە نەشکاوەتەوە، بەڵکو دەتوانێت هەلێکی گونجاو بێت بۆ پێداچوونەوە و خۆڕێخستنەوەی لە کەشێکی دوور لە دەستی سەرکوتگەرانی سەرشەقام تا لە بارودۆخێکی گونجاوتردا بەهێزتر سەر هەڵبداتەوە. لە دووهەمین ساڵ ڕۆژی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا پێویستە ئەم بزوتنەوەیە وەک خۆی ببیندرێت و لەم هەلا کەڵک وەربگرین بۆ ئەوەی گرفتەکانی بەردەمی زیاتر بناسین، هەروەها دەستکەوتەکان و ناوەڕۆکی پێشکەوتن خوازانەی و سیمای لە بن نەهاتووی زیاتر نیشان بدەین لەسەر توانایی و پۆتانسیێلێک کە هەیەی و هەموو کات دەتوانێت خۆی دەربخات زیاتر جەخت بکردرێتەوە. بەواتایەکی تر پێویستە لەسەر بەستێنی بەردەوامی بزوتنەوەکە بە چاوێکی کراوە ئاستەنگەکانی ببینین و تا لە پێناو چارەسەرکردنیدا ئەرکی خۆمان بەجێ بگەێنین و هەروەها پۆتانسیێلی جێگە ئومێدی ببێنین و بەهێزکردنیان بە ئەرکی سەرشانی خۆمان بزانین. هەروە بە ئەرکی سەرشانمانی بزانین کە دوای تێپەڕبوونی 2 ساڵ لە دەستپێکی ئەم بزوتنەوەیە ورەی خەباتکارانە هیوا بە داهاتوو، هیوا و پشت ئەستوربوون بە هێزی حاشا هەڵنەگری ئێستای کۆمەلگای ئێران بۆ گۆڕانکاری بەهێزتر بکەین و ڕێگە نەدەین بەهۆی پاشەکشەی ناڕزایەتیەکانی سەرشەقام ئەم پاشەکشەیە وەک شکستی ئەم بزوتنەوە بەرینە لە ناو کۆمەلگادا پێناسە بکردرێت. بەهێزکردنی ئەو ورەی خەباتکارانەی کە خەبات بە تاکە ڕێگای ئازادی دەزانێت و پاشەکشە و داسەپاندنی بارودۆخی دژوار بە بەشێکی سروشتی ڕەوتی خەبات دەزانێت. لە دووهەمین ساڵ ڕۆژی ئەم بزوتنەوەیە ڕژیمی ئیسلامی بەهۆی نیگەرانی لە گەشەی ئەم بزوتنەوەیە ناڕازیانی ناو کۆمەلگای بە ئامانج گرتووە. بە تایبەت هێرشەکانی خۆی بۆ سەرچاوەی سەرهەڵدانی ئەم بزوتنەوەیە واتە خەباتی خەڵکی کوردستان چڕ کردوتەوە هەر بۆ ئەم مەبەستە لە هەوڵێکی داماوەنەدا کۆمەڵە و
باقی حیزبەکانی سیاسی لە باشووری کوردستان کردوتە ئامانجی فشاری خۆی و هێرشی بەردەوام بۆ ئەوەی بە خەیاڵی خۆی بزوتنەوەی ناڕەزایەتی لە کۆمەڵگادا سەرکوت بکات. وڵامی خەڵکی کوردستان بە سەرکوتی ڕژیم مانگرتنی گشتی دەبێت تا ئەم جارەش ڕژیم بە چۆکدا بێنن. جێگەی گومان نییە کە لە دووهەمین ساڵ ڕۆژی دەستپێکی بزوتنەوەی ژینادا ئەم بزوتنەوەیە زیاتر لە ڕابردوو ڕەوتی ڕوو لە گەشە و خۆڕێخستنەوەی دووبارەی خۆی بۆ گوشارخستنە سەر ڕژیم و لە کۆتاییدا ڕووخاندنی دەگرێتە بەر. بژی بزوتنەوەی ژن ژیان ئازادی، بژی سۆسیالیزم، کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران هەینی 23 خەرمانانی 1403 بەراورد لەگەڵ 13 سپتامبری 2024 زاینی.